کۆتا تۆڕمان هەیە قساکەین لەسەر بابەتێکی هونەری لە شاری کەرکووک لە پاش سبوونی چالاکە هونەرەکان و نمایشکردنی شانۆگەریەکان لە کەرکووک جارێکی دیکە کەرکووک دەیەوێت کارە هونەرەکانی زیندوو بکاتەوانێ ستەیجی شانۆکانی زیندوو بکات و دووبارە کارە هونەرەکانی بێنەوە سەر ستەیجەکان و شانۆ کارەکانیان بگەڕێنەوە سەر ستەیجەکان ئەم جارە بە گەرم و گوڕێک و بە شێوازێکی جیاوازراوانێ لە ئێستادا ئامادەکاری دەکرێت بۆ شانۆگەری جیجۆکە وا بڕیارە بۆ ماوەی 3 ڕۆژ لە ناوەند یاخود لە سنتەری ڕۆشنبیری کەرکووک نمایش بکرێت و کا لەلایەن تیپی شانۆی کەرکووک و پرۆڤی لەسەر دەکرێت و نمایش دەکرێت و لەبارەی کاروانی شانۆگەری و سزبوونی نمایشەکانی لا کەرکووک و میوانداری بەڕێز مەریوان زەنگەنی دەرهێنەرمان کردووە کە جەنابیان ڕاستەخۆ لە سودی کەرکووکەوە لەگەڵمانن کاک مەریوان سلااوت لەبێت سوپاس بۆ ئامادە بووین جەنابەت خۆشحاڵ بووین دەمەوێت باز لە کارە هونەرەکانی کەرکووک بکەین بە شێوازێکی گشتی بزانین دۆخی هونەری و فەزای هونەری لە ئێستادا لە کەرکووکدا لە چه ئاستێکدا و چۆنە زۆر سپاس بەیانیتان باش بەیانی بینەرانتان باش سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ کەناڵەکەتان کە هەمیشە خەمخۆری هونەر و ڕۆشنبیر بووە لە شاری کەرکووک دەستخۆشیتان دێکەم هەڵبەت دوای 2003ەوە بزوتنەوەیەکی شانۆیی و هونەری بەگشتی لە کەرکووک سەری هەڵدا و خۆشحاڵین بۆی کە پەیمانگەی هونەرە جوانەکان کرایەوە لە کەرکووک و ئێستا کۆمەڵێ دەرچوو هەیە لە پەیمانگەکە ڕەنگە لە شارەکانی تریش ئێستا بەردەوام بن لە کاری هونەری نەک تەنها لە کەرکووک ئەمە بۆ ئەوە گەڕێتەوە کە پێداویستی شانۆ لە کەرکووک چەندێکە دوای ئەوەی لە ژێردەستی ڕژێمی بەعسا نەیهێشتی پە شانۆیەکان کار بکەن بە ئازادانە و نەهێشت بە زمانی دایک نواندنەکانیان بکەن زۆر جار بەڵام خۆشحاڵین کە ئێستا لە ئێستاە کۆمەڵێت تیپ و گروپی شانۆیی هەیە بەردەوام ئیشەکەن لە 2003ەوە و کۆمەڵی خەڵک هەیە پاڵپشتیانە وەکو سندیکا و بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری ڕەنگە نەتوان بە شێوازێکی تەواو هاوکاریان بکەن بەڵام معنەویان هاوکاریانەکەن پەیمانگەی هونەرە جوانەکان هاوکاریانەکە سنتەری ڕۆشنبیری ئەم شوێنانێمە خۆشحاڵین کە هەموو هاوکاریمانەکەن و بینەرێکی باشمان هەیە لە کەرکووک ڕۆژانە ئەگەر نمایشێک بکرێ ڕەنگە لە 500 کەس کەمتر نێتە ناو هۆڵی نمایشەکانمانەوە ئەمانە هەمووی جێی خۆشحاڵیە و دەستخۆشیە لەو شوێنانی کە هاوکاریمانەکەن و لەو تیپە شانۆیانەی کە بە پارێکی زۆر کەم ڕەنگە بتوان نمایشێ ئەنجام بدەن و بیگەن بە بینەرەکانیان کە زۆر توینی شانۆن و توینی هونەرن. کاک مەریوان من ئەم ناونیشانی شانۆگەریەکە بەڕاستی جێسەرنجە بە پرسیارەوەت لێ بکەم شانۆگەری جیجۆ چییە؟ ئەمە باز لە چی ئەکات و ئەم ناوە چییە؟ بەڵێ هەڵبەت ئەم شانۆگەرە لە نووسینی نووسەری گەورە عەزیز نەسینە و باڵ پێدەچێ پەیوەندیمان لەگەڵ کاک مەریوان بچڕا بێت هاوکارانمان سەرقاڵی وەرگرتنەوە بێت بزانین عەزیز نەسین لە جیجۆدا باسی چی دەکات نووسینەکانی عەزیز نەسین هەمومان دەزانین کە هەر وێناکردنی ژیانی ڕاستەقینەی کۆمەڵگاکانی نزیک لە خۆمانن ئەم کۆمەڵگایانی ئەم ناوچانە چیرۆکەکانمان زۆر لە یەکەوە نزیکن وەیە هەڵبژاردننی جیجۆ لەلایەن کاک مەریوان و ستافی شانۆکەوە هەڵبات تاموچێژێکی تایبەتی ڕەنگە پێ ببەخشێت ئێمە هاوکارانمان سەرقاڵی وەرگرتنەوەی دەبن بۆ ئەوەی دێژە بە گفتوگۆکانمان بدەن بەڵام بدەیت بابزانین ژووری هەواڵ چیان لە بەردەمایە کار لەسەر چی ئەەکەن زۆر باشە هێوی خۆ داوام نەکردووە
بەهۆی وەرنەگرتنی خوێندکارانی دەرچووی دوازدەی ئامادەیی 41 پەرلەمانتاری کوردستان ئیمزان کۆکردوت و داوا لە سەرۆکایەتی پەرلەمان دەکەن وەزیرانی پەروەردە و خوێندنی باڵای هەرێم بانگشتی پەرلەمانی کوردستان بکرێت و کێشەی وەرگرتنی خوێندکاران لە زانکۆ پەیمانگاکان بۆ ساڵی خوێندنی 2021 بۆ 2022 لە نزیکترین دانیشتنی پەرلەماندا بە ئامادەبوونی ئەو وەزیرانە گفتوگویان لەسەر بکرێت و چارەسەری گونجاویان هێوی لەسەر ئەم هەواڵە کە ئەوان کاری زیاتری لەسەرەکەن هەڵبەت وەزیری خوێندنی باڵا توێژنەوەی زانستی وتی چارەسەریەکەین ناهێڵین هیچ خوێندکارێک لەسەر شەقام بمێنێتەوە کۆتایی بە گلەی و ناڕزایەتەکانیان دەهێنین و وەریان دەگرین وەکو ساڵانی ڕابردوو شوێنی هەر هەمویانەکەینەوانێ بەس بزانین ئەو چارەسەرە بەلای خوێندکارانەوە چۆنە بێت بە چاوەڕی کاردانەوەی ئەوانیش بکەین. حتما. خالید جعفەر جێگیری پارێزگاری سنە بۆ کاروباری بازرگانی ڕایگەیان ساڵی ڕابردوو هیچ کاڵایەک لە دەواازە سنووریە کاتیەکانی پارێزگای سنەوە هاوردە نەکراوە بەڵام لە 8 مانگی ڕابردوودا بە بەهای 54 میلیۆن دلار کاڵا و سنوورەوە هاوردەکرا و تیشی بەراورد با ساڵی ڕابردوو ئەڵگۆڕی بازرگانی لە نێوان پارێزگای سنە و هەرێمی کوردستان بەڕێژەی لە 100% زیادی کردووە. بابەتێکی دیکە بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی عراق دەڵێت تابلۆ ئۆتۆمبیل لە نێوان هەرێمی کوردستان و عراقێک دەخرێت بۆ مەبەستەش کۆمپانیایکی ئەڵمانی تابلۆی نوێی ئۆتۆمبیل هەڵدەستێت بۆ سەرتاسەری عراق حتمما تابلۆ دروست دەکات و ژمارەکانیش بە ئینگلیزی دەنووسێت و بۆ هەر تابلۆیەکیش 30,000 دینار لە خاوەنەکی وەردەگیرێت. کەواتە هێڤیەکە سەر شەقامێک چەند جۆر تابلۆ بین تایبەت گشتی و ئەو ئۆتۆمبیلانش کە کاری پێدەکرێت ئەواتە پار هەڵگر و تەکسیەکان وەچی وا سەیرمەکەی باسی ڕەشەکەم باسی سەڵەوزەکەم باسی باشە زەرد و باسی سوورەکەم باسی سپیەکەم باسی ئۆتۆمبیلی بێ تابلۆکەم هەنێک ئاوا چرچ و ناشین بووە و تابلۆ هەر نازانی ئەمە هیچ کوێ لە باشووری ئەفریقاوە هاتووە لە ئەوروپا پاشتیوای هەیە هەر نازانین ئەوەندە ئۆتۆمبیل باز لەواکە لە عێراقا 7 میلیۆن ئۆتۆمبیل لەسەر شەقامەکان هەیە دوێنێ لە کەناڵێکی عێراقی بینیم راپۆرتێک لەو بارەوە ئەم هەموو ئۆتۆمبیلە هەیە ئەم هەموو جۆرە ڕەنگی تابلۆیانەش هەیە هەرێکی و لە ئاوازێکە خوێنێت ڕێخستنەوەی ژمارە و تابلۆی ئۆتۆمبیل لە عێراقدا کارێکی پێویستە زۆر باشە هەرێمی کوردستان و عێراق ڕێککەوتون ئەو کێشەیە چارەسەرەکەن و کۆتایی پێهێنن بەڵام بەڕاستی دیمەنێکی زۆر ناشارستانی هەیە زۆر ناشرینی هەیە هەربادانی پیابنی لەگەڵ ئەوەشدا بەڕاستی لە ڕووی پاراستنی سەر و ماڵی خەڵکیشەوە مەترسێکی ڕاستەقینەی هەیە هەنێک هەیە ژماری وای پێوەیە لە قوتوی هیچ عتارەکانیە ئەوە دەردەدڵیە بگەڕێنەوە کەرکک میانەکەمان ئامادەیە باشە با بچینەوە کاک مەریوان بەڵێ کاک مەریوان لە جیجۆی عەزیز نەسی ناوەستاین پێوان بڵێ ئەم شانۆگەریە باز لە چی ئەکات هەڵبەت ئەم شانۆگەریە کە نووسراوەتەوە بۆ سەردەمە نووسراوەتەوە و بە شێوازە نووسراوەتەوە کە زیاتر بگونجێ لەگەڵ بارودۆخی تورکیا و ڕەنگە بارودۆخی تاکی ئەوروپی زیاتر لە بروی زیاتر باس لە تەنهاییەکە ئەو تەنهایی کە یا ئەو عزەت و غوربەتەی کە تاکی ئەوروپی هەستی پێکە بەڵام ئێستا ئەوە ئەو کێشەیە بەرەو ئێمەش گەشتوتە تاکی کوردیش هەست بە تەنهایی و نامۆییەکە زۆرجار بۆیە ئێمە ئەو دەقەمان هەڵبژاردووە بەڵام بە ئامادەکاریەکی باشەوە ئەویش برای زۆر ئازیز خۆشەویستمان مامۆستا کاردۆ محەممەد هەستاوە بە کاری دراماتۆرجی کارەکە و بە ئێرەمان کردووە کارەکە کە باس لە زیاتر کێشە و گرفتەکانی کورد بکاوە و گەرمیانیش و کەرکووکیش بە تایبەت و شێوازێکی کۆمیدیمان بە نمایشەکە بەخشیوە ئەو نمایشە ئەو دەقەکە نووسراوەتەوە خۆی بۆ خۆی مۆنۆدرامایە واتە تاکە کەسێکە بەڵام ئێستا ئێمە حەوت ڕۆڵی تایە جگە لە ڕۆڵە کۆمبارسەکانی کە خراوەتە سەر کارەکە
یعنی بە کۆی گشتی نزیکەی 12 کەسایەتیمان هەیە دەرەکەون لەسەر تەختەی شانۆ وەباتی کۆمەڵێ کێشە و گرفتەکە لە ناو کۆمەلگا کێشەی جیاواز یان کێشەی کۆمەڵایەتی تەیە کێشەی ئابووری تەیە کێشەی هونەری تەیە ئەم جۆرە بابەتانی تێ لە نمایشەکە و ئێمە توانیمان بیخێنە سەر دەقە ئەسلێکە و ئەو شتانی کە بە پێویستمان نەزانیوە بۆ ئێمەی کورد لامان بردووە و لە جاتیەوە شتی خۆمانمان بەکارهێناوە و کێشەکانی خۆمانمان خستۆتە ناو دەقەکەەوە. باشە کاک مەریۆن باسی کێشە و گیر و گرفتت کردوتە دێمەم کێشە و گیر و گرفتانە دێنە سەر شانۆ دەمێ بزانم ئێوە کێشە و گیر و گرفتان چییە؟ کاراسانی تەواوتان بۆ کراوە بووی بتوانن دووبارە دەست بکەنەوە بە کارە هونەرەکانتان لەو شارە؟ کێشە و گرفتی من بە بەگشتی ئەڵێم ینی لە ناو شاری کەرکووکە چه کێشە و گرفتی سیاسی بێ کۆمەڵایەتی بێ ئابووری بێ من بەگشتی باسی ئەوانم کرد بەڵام وەکو شانۆ ئێمە کۆمەڵێ کێشەمان هەیە کە تاکو ئێستا نەتوانراوە بەداخەوە چارەسەر بکرێ یەکێ لەوانە هۆڵەکان هۆڵی زۆر کەممان هەیە لە کەرکووک ڕەنگە بڵێم سێ هۆڵمان بێ بتوانین نمایشی شانۆی تێ بکەین ئەوانی تر بچووکن یاخود بە کوالەتێکی وانین کە بتوانین نمایش تێکەین هەڵبەتەمەوە ناگەینە کە بڵێن ئەو سێ هۆڵە بە کوالێتێکی باشن یاخود ستانداردی عالەمین یاخود ستانداردی محەلیش نەگە وەکو شارەکانی تر تەماشای بکەین لە ڕووی ڕووناکیەوە لە ڕووی دیزاینەکەیەوە لە ڕووی ستەیجەکەیەوە لە کۆمەڵێ ڕۆ لە ڕووی دەنگەوە بەڵام ئەو ستیانە ئەتوانین یان خۆمانی پێبەرینە ڕێەوە بەڵام بەداخەوە ئەو هۆڵی کە هەشەیەکیان پەیمانگەی هونەرە جوانەکانە زۆر بچووکە و ینی پریایەوەکەین تەنها بۆ خوێندکارەکان بەکاری بێن زیاتر و چەند نمایشێکی دەرەوە ڕەنگە بتوانین ئەوتریان نەشاتی مەدرسیە یا بڵین چالاکی قوتابخانەکانە ئەویش سەر بە بەغایە ناتوانین بە ئارزوی خۆمان وەری بگرین و کاری تێ بکەین یاخود بەرامبەر بە پارەیەک ئەدەنێ کە ڕەنگە تۆ نەتوانی بۆت هەڵناسوڕێ بەڕاستی و ئەو ئیدارەی لەوەیە یعنی ڕەنگە زۆر جام تەعاون نەبێ لەگەڵ تا داوای گازت لێکا داوای تر کۆمەڵێشتت لێکە ئەلتیزاماتت لێکە کاتت کەمەداتێ دوو ڕۆژتەداتێ بۆ نمایش ڕۆژێک تەداتێ بۆ پرۆڤ و دانانی دیکۆن ئەوان هەمووی کێشە و گرفتە تۆ ئەگەر بتێ کارێکی گەورە بکەی ڕەنگە یەک مانگ قاعەکە ئەگەر بەشتکاوەک ئەوەی بینیمان لە زۆربەی شارەکان مانگی قاعەکە وەرەگرێ و هۆڵەکە وەرەگرێ لەسەر تێجەکە پرۆڤەکانی خۆیەکە دیکۆری دانات و ڕووناکیە کات و تێستەکانیەکە بەڵام ئێستا ئێمە ئەوەی هەمان و نیمانە سنتەری ڕۆشنبیرەکەیە کە خۆشحاڵانە تا ڕادێ هاوکاریمانیان کردووە ئەوانیش ڕەنگە کۆمەڵە ئیلتیزاماتی تریان هەبێ نەتوان هۆڵەکە بەردەوامی بۆ نمایشەکان بکەنەوە بڵێن بە ئارزوی خۆتان وەرنەوەی تر مانگە هۆڵەکەیا بن لەبەرەوەی تاکە هۆڵە ئێستا لە کەرکووک کە کراوەی بەڕووی هەموو هونەرمەندان و شانۆکاران و ڕۆشنبیران و تەنانەت بۆ کۆلێژەکانیش زۆر هاوکاریانەکەن و ئیشیان بۆکەن هیوادارم یانی بتوانێت لە کەرکووک هۆڵ دروست بکرێ ینی پێویستمان ڕەنگە بە 4-5 هۆڵی باشەیە لە کەرکووک بۆی ئەم هەموو نمایشە و ئەو هەموو گروپانە بگرێتە خۆی و بتوان بەردەوام بن لە کارەکانیان ئەویش هەڵبەت ئیشی حکومەتە ئەگە حکومەتیش نەبێ ئەوە لایەنەکان یاخود ئەو خەڵکانی کە بەتوانان و کۆمپانیایانێ و هینایە ڕەنگە بۆ خۆشیان لایەنێکی بۆ لایەنێکی وەک چۆن بڵێ مەکتەبێکی تیاابێ بۆ ئەوانش ئەگەر بتوانن ئەو کارە بکەن. باڵێ کاک مەریوان باس لەوە کرد کە سێ هۆڵ هەیە ئەوە وەسییانە سنتەری ڕۆشنبیریەکە باشە منۆکو دواپرسیا با لە تۆی بکەم چارەسەر شانۆگەری سەر شەقامە یاخۆ شانووی سەر شەقامە ئەوە دەبێتە بەدیلێک بۆ ئێوە ئەگەر کارتان هەبێت و کارتان زۆر بێت و هۆڵتان نەبێ پەنابەرنە بەر شەقام و لەوێ نمایشەکانتان کراوە بکەن من خۆم بۆ خۆم ڕەنگە زۆر لە شانووی سەر شەقام کار نەکەم و ڕەنگە سەر شەقام نەتوانێت هەندێک تەکنیک هەیە بەکاری بێنەوە ئەوەی کە لە ناو هۆڵا بەکاردێ بۆیە من بە چارەسەری نازانم بەڕاستی و سەر شەقامیش بەو شێوازە کە تۆ فستیڤاڵێ بکەیت تویتر خەڵک کۆکەیتەوە بە زۆر و بیێنیت و نمایشی بۆ بکەی ئەوە بەڕاستی سەر شەقام نییە سەر شەقامەوەی کە من ڕێک بچم
بچمە ناو بازار بچنە ناو قوتابخانەیە بچمە هەر شوێنێکەوە ڕێک دەستکەم بە نمایشەکەم و خەڵک لێم کۆ بێتەوە بەداخەوە ئەمە لێرە ڕەنگە قورس بێ و نەکرێ هیوادارم ئەوانەی سەرشەقامی شەکەن بتوان بەو شێوازە ئیش بکەن من حەزەکەم ئاماژە بۆ بکەم کە مۆزیکی کارەکەمان هاوڕێی هونەرمەندمان ڕزگار حەمەڕۆ دایناوەتەوە و ئەم جارە شێوازێکی زۆر جیاوازی وەرگرتووە لە فۆرما لە ئیشکردن ئەم کارەمان وەکو مۆزیک لەبەرەوەی من هەموو ئیشەکمێکم وەکو پرۆژەیەک ئیشەکەم ئەوەی گەمی کەرەکان پێشووتر کە ئیشمان تێکرد زیاتر وەکو نووسینەوە وەکو تێکستەکە ئیشمان لەسەر کرد وەکو ستایلی ئیشکردنەکە ئەم جار ستایلێکی جیاوازەوە ئیشکردن و دەرهێنانەکەی و وەک نواندنەکەی و وەک فۆرمەکەی و مۆزیکیش ئەم جارە جیاوازە و نووسینەوەی دەقەکەشی بە شێوەیەکی جیاواز کراوە و هیوادارم ئەم جاریان توانی بێتمان شتێکی تازە پێشکەشکەین بە بینەرەکانمان. بەڵێ زۆر سپاس بۆ مەریوان زەنگەنی دەرهێنەر کە ڕاستەخۆ لە کەرکووک و میوانی بەرنامەی بانی کورسات نیوز و سپاس بۆ سانیاریەکانت. دەستخۆش کاک مەریوان دەستخۆش بۆ تۆ هێوی بۆ هاوکارانمان کە ڕۆژانە لەگەڵمان ئامادووە بن بۆ ئەوەی ئەم بەیانی کورسات نیوزیان پێشکەش بکەین.